خەڵتان لەبێت بەش هەڵبەت لە مانگی چوار کار چالاکی خوێندنگەکان بە تەواوەتی دەست پێ کات و چالاکی زانستی لە نێو خوێندنگەکاندا زیاتر دەبێت بۆ تایبەت خوێندکاران ماوەی چەند مانگێک دەبێت کە لەژێر چاودێری مامۆستاکانی خۆیاندا سەرقاڵی ئامادەکردنی چەند پرۆجێکتێکن بۆ ئەوەی کە بتوانن لەم پێشانگا زانستیانەدا بیخەنە ڕوو و توانای زانستی خۆیان دەربخەن هەم مامۆستایان هەم خوێندکاران بوونی ئەم جۆرە پێشانگایانە بە گرنگ ناو دەبن و پێیان باش کە لەسەر جەم خوێندنگەکاندا ئەم جۆرە پێشانگایانە بکرێتەوە بۆی کە ئاستی زانستی خوێندکاران بە تەواوەتی دەربکەوێت و خوێندکار لەوە بێتە دەرەوە کە تەنها لە چوارچێوەی چوار دیواردا بێت و بە شێوازێکی تێروانەکانی وەربگرێت و توانە زانستی کە خۆیان هەیەە لەم جۆرە پرۆژانەدا بیخەنەڕەوەی کە لە دیمەنەکاندا دەبینن ئێوە ئاماژەتان پێکرد کە دوانەوەندی شەهید جەباری تێکەڵاوە ئەمڕۆم پێشانگا زانستیان ئامادە کردو بە چەندین پرۆژێکتی جیاواز لەلایەن خوێندکارەکانەوە کە ئامادە کراوە هەیەە تەنها خوێندکارێکە کە خۆی بەتەنیا پرۆژێکتێکی ئامادە کردووە هەیەە بە شێوازێکی تیم کاریان کردووە. تا دەنگەکە باش دەبێت بێگومان هەندێک لەو دیمەنانەتان بینی کە خوێندکاران کەمۆڵە و بابەتی کیمیایی و هەندێک ماوە ئامادەی تایبەتیان دانابوو و ئەوانە بە بەڕاستی بابەتی زانستین و گرنگن دەستخۆشیمان لە هەموو ئەو خوێندنگایانە هەیە کە تاقیگەیانەیە مامۆستای تایبەت بەردەوام لە هەوڵێەوەدایە زانستەکان ئەگەر ڕاست ینی پێشتر بداهێنانە هەش بوو بێت بەڵام بە خوێندکار دووبارە بکرێتەوە بۆی تێبگات شێوازی تیۆری مادەکانچین ڕاستە و هەندێک لەوانەکانیش بێگومان تاقیگەیان پێویستە و تەنها بە تیۆری نییە بێ بە پراکتیکیش ئاوا بۆ جۆرە مادەکان تێکەڵکە ینی بەڕاستی ئەمە من چەند ساڵ کیمیان خوێند H2 زایدنەوە تو یەکسانە بە H2O هەر ئەمەمانزانی بەڵام تا نەچوینە ناو تاقیگەیەکەوە بداخەوە لەو ساڵانی ئێمە باز دەکەم نەک ئێستا تاقیگە هەیە نەمانتوانی بە کردداری هەندێک بابەت تاقی بکەینەوە بزانین چی دروستە بێت یان ئەو مادەیە چی لێکەوێتەوە پێش چەند ڕۆژێک لە نێوەیەک لە فستیڤالەکاندا خوێندکاران لە زانکۆش بوون هەندێک مادەیان تاقی کردبووە مادەکان تەقیەوە بەتا ئەمەشی تیا ڕوایات ئەبێت ئەگەدار بن لەوەی کە ئەو مادانە چۆن بەکاردێت و بزانین ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵاکەین و لە خوێندنگەی شەهید جەباری نمونەیەش بینیمان خوێندکاران ئامادەکاریان کردووە بۆی کە هەندێک تاقیکردنەوە بکەن هیچ تاقیکردنەوەی کە بە پراکتیکی لە مناڵێ کردووە لەشێکەوە تاقیکردنەوەی کردمە بڵێت چی بوو هاتینەوە لە مەکتەب مامۆستای نۆکێ بخەنە نێو قوتێکی با بڵێن شوشەوە نۆکەکەماندانا بۆ ماوەی چەند ڕۆژە چەکەرەیە کرد واتە ڕێگێکی لێ دەرەهاو ئەمە قسەنە خۆڵێکەوە ئەبوو بە فەریکەنەوەک گەشمان نەخوانێ باش اینجا ئاری لەسەر ئەو بابەتە زانستیانی کە خوێندکاران لە خوێندنگەکانیانە ئەنجامیان بەڕاستی هەر زۆر کات لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە میوانداری خوێندکارەکانمان کردووە داهێنانی زۆر ناوازە و جیاوازیان کردو ینی بەڕاستی ئاری کەبیر ئیلەیەکەیتەوە وڵاتە پێشکەوتوەکان هەر ئەم جۆرە داهێنانانەیە بەڵام پرۆژەکەیان گەورەتر کردووە بۆیە بۆیە ڕەنگە زۆر کات هەموو ئەو کۆمەلگایە سوودیان لێوەرگرت بێ بۆیە خوێندکارانی ئێمەش هیچیان کەمترینە لە خوێندکارانی وڵاتانی تر بیرۆکەی داهێنەرانی زۆر باشیان هەیە ئەتوانن ساڵانە لە ڕێگای ئەم پێشەنگیانی کە لەنێو خوێندنگەکان و پەیمانگا و زانکۆکانە ئەکرێتەوە بەڕاستی بابەتی زۆر سەرنجڕاکێشیتیایە لە هەموو قۆناغی خوێندنە گەرد و گەردی لەش ئەخوێنیت ئەڵە گەرد و گەردی لە تلسکۆپی تایبەت هەبوو ئەوەی کە لە تاقیگەیە سەیرمانەکە بزانین گەرچەنێکە چکە ئەنت ئەوەندە میلی نازانم زۆر بەچاو نابین منە بچووکە لە ڕێ ئامێری تایبەتی گەورەکەرەوە ئەتوانرێتەوە ئەم گەرد و بابەتانە ببینیت چونکە لە دەوروبەری ئێمەدا هەزارها زیندەوەری تر هەیە هەر چاو درکیان پێناکە بەڵام لە چرکە ساتی کردنەوەی دەمەیدا ڕەنگە بە هەزاران میکرۆبی جۆراوجۆر بچێتە نێو دەمەوە و هەر بەخۆشت نازانێ ڕەنگە بەشێکی زۆریان هەم سوود بەخشیش بنوانێکیان زیان بەخش لەبەرەوە ئەم تاقیکردنەوەانە زۆر گرنگن لە نێو خوێندنگەکاندا تۆ بە پراکتیک ئەگەر وانەکە بخوێنرێت هیچ کات لە بیر و زەهنی دەرناچێت و هەمیشە ئەمێنێتەوە بەڵام ئەگەر بێت و ئەگەر هەر تیۆری بێ ڕەنگە زۆر کات زوو بیرێتێتەوە بەڵام پراکتیک کە خۆت لەگەڵ یا سەرقاڵەکەیت مەشغوڵی ئەبیت ڕەنگە درەنگتر ئەو بابەتە بیرت چێتەوە بگەڕێنەوە لای پامنێرمان دنیا بزانین دەنگی باش بووە بە هەندێک لە دیمەنەکان و هەندێک لە خوێندکارانەمان بۆ بدوێنێت ئەگەر
بتوانێت بۆ ئەوەی بزانین چی دروستەکەن و سەرنجڕاکێشترین داهێنانیش دنیا لای تۆ چی بوو کە لەم خوێندنگەیە بینیوتە دنیا دووبارە دینەوە لای تۆ. بەڵێ ئاری وەک ئاماژە پێکرد کە لە دواناوەندی شەی جەواری تێکەڵا ئەمڕۆ پێشانگایەکی زانستی بۆ خوێندکارەکانیان بەڕێوە دەچێت لە قۆناغی 7 بۆ 11 ئامادەیی کە لێرە چەندین جۆر چالاکیان ئامادە کردووە و لێرە نمایشی دەکەن وەک لە دیوەنەکاندا دەیبینن کە ئەم کار و چالاکیانی یاخود ئەو پرۆژێکتانی کەوان ئامادەیان کردووە لێرە نمایشیەکەن و لێرە پارێزگاری سلێمانی ئەمڕۆ هاوڕێی کە لە نزیکەوە بینەری ئەم کار و چالاکیانەیان بێت بە شێوەیەکی گشتی لە خوێندنگاکاندا ساڵانە ئەم جۆرە چالاکیانە بەڕێوە دەچێت و هەم خوێندکاران و هەم مامۆستایانیش باز لە گرنگی ئەم چالاکیانە دەکەن و بە گرنگی ئەزانن بۆەوەی کە خوێندکاران لە خاڵێکی جیاواز بێرە دەرەوە و بتوانن ئەو توانایانەی کە خۆیان هەیەە بە تەواوەتی جێبەجێ بکەن و بیخەنە ڕوو. من هەوڵ دەدەم کە بچمە لای پارێزگاری سلێمانی و گفتوگوی لەگەڵدا بکەم بزانم ئەوان چۆن ئەڕوانە ئەم جۆرە چالاکیانە و پێیان چۆنە. دکتۆر گیان سڵاوە لێ بێم کاتەوە باش ساڵە تۆش بوون ئەم جۆرە چالاکیانە چۆن هەڵەسەنگێنن و ئاسی زانستی خوێندکاران چۆنە بێت. ئەم پێشانگایانە کاری زۆر گرنگن لەبەرەوەی متمانە بە خۆبوونی خوێندکاران بشانێن ئەتوانن ئەو شتانی کە خوێندویانە بە پراکتیک جێبەجێ بکەن تەنیا شتەکان بە تیۆری نەمێنێتەوە. پەیوەندی ناوەندەکانی خوێندن لەگەڵ کۆمەلگایە بەهێزە بێ لەگەڵ دەرفەتەکانیشکردن بەهێزە بێ و بەرهەمی خۆیان شانی ئەوانی ترێن و کێبڕچێ لە نێوان چ خوێندکارەکان چ ناوەندەکانی خوێندن لە نێوان یەکتریا دروستە بێ و سەرەتایەکی گرنگە بێ بۆ ئەوەی ئیتر لە باسکردن و وەسفکردنی شتەکان بپەڕێنەوە بۆ دروستکردنی شتەکان. گرنگە کە خوێندکار لە چوارچێوەی ژوورێک ئایتر بێتە دەرەوە بە شێوازێکی بە دڵنیاییەوە زۆر گرنگە کە ئەمە بیۆریکی گەورە لای خوێندکار دروستەکە توانای داهێنانی زیادەکە دوانای کێبڕکی و پێشوەرکێکردنێکی ئەرێنی و پۆزتیڤانەتیە بەهێزەکە و ڕۆحی زۆر بەهێزە بێت تێئەگا ئەم شتانی کە بە توێریی خوێنێ تەنیا کۆمەڵە وشەنین لەناو پرۆگرامێکی خوێندندایان نابێ بەڵکو ئەمانە بن بە بەشێک لەو شتانێکی ئێمە لە ژیانە بەکاریانێن. جوان چۆلیت باشیت چالاکیەکەی تۆ چییە ئەمڕۆ؟ وەڵا من ئەمڕۆ چەنا چالاکی ئەمە یەکێکیان لەو چالاکیانە ئەمە پێشبڕکەیەکە چەندەها جۆر پرسیارمانەیە لەوە پرسیارە زانستیەکان برکاریەکان مێژوویەکان و چەندەها جۆر پرسیاری تر. اینجا ئێمە لێرەیە پێشبڕکەیەکمان دانا کەوا 2 نەفەر هاوڕێ بن یاخود هەر جۆرێک بن یاخود هەر یەکتریش نەناسن ئەتوان بێکەوانێ پرسیار لێرە ئەوەسن ئێمەش پرسیاریان لێ یەکەین. اینجا کێتوانی یەکەم جار دەست بنێ بەمەیە ئەتوانە جوابەکەی باتوانێ و ئەیباتەوە. ئەمانە تا چنێک بۆ ئێوەی خوێندکار گرنگە ئەم جۆرە چالاکیانە بێت؟ بەلا ئێمانە زۆ گرنگە لەبەرێ ئەم چالاکیانە یارمەتیمانەیە. قوتابخانە تەنها دەربارەی خوێندنی دەرز نییە ئەوش پەیوەندیە بە دروستکردنی پرۆژێ و ببیت بە نەفەرێکەوە بتوانانی بیر بکەیتانە لە شتی جیاواز و شتی چەندەها جۆر جیاوازە بۆی ئەمە شتێکی زۆ گرنگە بۆ قوتابی. نەشۆنن پرۆژەکەی ئێوە چییە؟ پرۆژەکەی ئێمە باسی ئاودێری ئەکات ئاودێری کە ئەمەش لە کوردستانە ڕژەی بارانبارین کەم بۆتەوە پێویستمان بە ئاودێریە بۆ ئاوی ڕووەک و پشت و کاڵێکەمان بین. ساڵانە لە سڵای هەفتای ئاوەکەمان بۆ کشت و کاڵ بە فیڕۆچە کە ئەمەش ڕژێکی زۆرە بە تایبەتی لە ماوانەی دوایە کە ڕژەی بارانبارین کەمتر بووەتەوە. لە خەڵکی کوردستان زۆربەی زۆری سڵ چانم بەکارێنەوە تا کەناڵی خۆڵی کەناڵێکە کە لە خۆ دروستکرا چاڕێگەیەکی چارەسەر هەیە. ئەیش بەکارهێنانی ڕێگای کەناڵی چیمەنتۆیە یاخود دڵۆپاندن کە ئەم ڕێگانە زیانی کەمتر ئەگەیێنێت چونکە لەبەرەوەی کەناڵی خۆڵی زیانی زۆرترە ئاوی زۆرتر بە فیڕۆ ئەیات کە لە سای هەفتای ئاوەکەمان لە ڕێگەی ئەم کەناڵەوە بە فیڕۆ ئەچێت و هەنێکی تریشین ڕێگەی بە هەڵمبوون و نیشتنەوە. بەڵام بە بەکارهێنانی کەناڵی چیمەنتۆ یان دڵۆپاندن کە دڵۆپاندن باشترینە ئەوە ڕێژی دەستپێڕەچوونی ئاوەکە کەمتر ئەبێتەوە کە وای لێکا بۆم لە ڕێژەی 0 بۆ 5 لە سای هەفتاکە کەمە بێتەوە.
ڕێگای کۆنکرێت کە بە هەڵمبوون کەم ترەکاتەوە ڕاماڵین و هەروەها ئەوەی کە ئاژەڵان بێت لێ بخۆنەوە یاخۆ گژوگیا سەرکە گژوگیا دروست بێ ئەوە کە هەڵمژێ ئەو بەفیڕۆچون لە کوردستان و سلێمانی زۆرە بە زۆری بەهۆی بە هەڵمبوونەوە یاخۆ بەهۆی لیکردنی ئاوەکە چەند ڕێگایەکی چارەسەریشمان هەیە بۆ ئەمە بۆ نمونە بەکارهێنانی مادەی تر وەکو کۆنکرێت یاخۆ هەنە مادەی تر یاخۆ ڕێگە بین کە کلسەکە ژێری کە داپۆشی یاخۆ خۆڵەکە بکوتینەوە ئەمان چەند ڕێگایەکە. بەڵێ لانا ئاری ئەوەی کە گوێبیستی وڵتی ئەو خوێندکارانە بوون کە ئەوانیش لێرە چەند پرۆژێکتێکی جیاوازیان هەیە چەندین بابەتی جیاوازیان ئامادە کردو خۆیان دەڵێن کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم ئامادەکاریان و بە هاوکاری مامۆستاکانیان خۆیان یارمەتیان ناون بۆی کە بتوانن باشترین پێشکەش بکەن و ئەو توانایی کە خۆیان هەیە زۆر بە باشی بیخەنە ڕوو بەشەیەکی گشتی لە ماوەی ئەم لە دوای کۆتاییاتین تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمەوە خوێندکاران بە بەردەوامی سەرقاڵی ئەم ئامادەکاریانن بۆی کە لەم پێشانگانەدا تەواوی توانەکانی خۆیان بخەنە ڕوو